نزیکەی سی لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سلێمانی وەڵەبجەن کۆبوونەتەوە بۆ گفتوگۆ لە سەرکاری ڕێکخراوە مەدەنیەکان و مافی بەدەستهێنانی زانیاری لە هەرێمی کوردستان کە ڕەوشێکی نەخوازرا و دروستبوو و ناشەفافی و گەندەڵی پەرەی سندووە. یەکێک لەو ئاستەنگە سەرکیانەی جێبەجێنەکردنی یاساکانە بە تایبەت یاسای دەستکەوتنی مافی زانیاری کە ئەمڕۆ بە ئاسانی ئەو زانیارانی کە پێویستە بۆ ڕێکخراوەکان تا بتوانن کاری لەسەرکەن. پێمان وایە هەموو بڕیارێکی دروست هەموو هەڵوێستێکی جدی لە پاش زانیاری پێویست و دروست بەرهەمیت بەڵام داخەوە لە کوردستانە یەکێک لەو ئاستەنگانی زانیاری پێویستە کە ناشەفافیە کە یەکێک لە جێکەوتەکانی ناشەفافیش گەندەڵی و نادیموکراسی ئەم جۆرە دیارە نەخوازراوانەیە. بەداخەوە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن حکوومەت بە شێوەیەکی گشتی فشارەکانی لەسەر کاری مەدەنی چڕ کردوێتەوە تا ڕێگر بێت لەسەر بە دوواداچوون و کارە مەیدانیەکانیان و ئاشکراکردنی گەندەڵی. بۆیە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێویستی بە یەکدەنگی و یەکگرتوویی زیاتر هەیە. ئەمڕۆژ مەبەستەکەمان تەنها ئەوەیە کێمە چۆن زیاتر لە ڕێکخراوەکانی شارەکانی ترە هەماهەنگ و هاودەنگ بین بۆی بەیەکەوە بتوانین فشارێکی سەرتاسەری و فشارێکی زیاتر دروست بکەین لەسەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چونکە بەداخەوە حکوومەت زۆر جار نایەوێت ڕێکخراوەکان ڕۆڵێکی باشیان هەبێت زۆر جار نایەنە ڕێکخراوەکان بەقوت بن بەهێز بن دەسەڵاتیان هەبێ یاخود لە ناو کۆمەلگایە زۆر ئیش بکەن چونکە پێیان وایە کە ڕۆڵی خۆیان زۆر دیار نامێنێ. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە کار بکەین لەسەرەوەی کە چۆن کار بکەین هەم لە پێناو باشترکردنی حکوومەت هەم لە پێناو گەاندنی ئەو کێشانی کە کۆمەلگا هەیەە هەم بۆی ئێمە و ڕێکخراوەکان ڕۆڵی خۆمان هەبێت لە چارەسەرکردنی ئەو کێشانی کە ڕوبەڕووی کۆمەلگاکەمانە بێتەوە. تۆ بەدەستهێنانی زانیاریێکە لەو یاسانی کە لە هەرێمی کوردستانە دەرچووە و تاوەکو ێستا حرفی لێ جێبەجێ ناکرێ بە پێی یاساکە و بگرێ عەرقەلەت بۆ دروستەکرێ و یعنی بە کۆمەڵێک بەهانەی زۆر بێبنەما یاسایی کە ئێمە قەنەعەتمان پێینێ وەکو ڕێکخراوێکی مافی مرۆڤ گرنگی دەر بە بواری سەروەری یاسا یعنی هیچ قەنەعەت پێکرد و باوەڕ پێهێنەر نییە بەڕاستی هەموو وەکوتم بەهانەکان بەهانەیەکی زۆر لاوازن پێچەوانەی ئەوەیە کە لە دەستور و یاساکانە هاتووە. لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کار لەسەر بەدەستهێنانی زانیاری و ئاشکراکردنی دۆسیە شاراوەکان و شەفافبوونی دام و دەستگاکانی حکوومەت دەکەن بەڵام حکوومەت دەیان گرفت و بەرباست لە بەردەم کارەکانیان دروست دەکات تا کاری ڕێکخراوەکان کە بە یاسا ڕێکخراوە بەرتەسک بکاتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.